ئەگەر ئێوە باسی دیموکراسیەکەن، ئەگەر باسی پەرلەمانەکەن، لە وڵاتێکە پەرلەمان دروست ببێ و پەرلەمانێکی واقعی هەبێ، شەراکەت و تەوافق یعنی چی؟ قسەیەکی قۆڕ و پوچ و بێمەعنایە. ئەکسەریەت و ئەقەلیەت لە پەرلەمانە دەسەڵات دەبڕێنێتەوە. هەر کەسێ لە دنیای نۆرماڵە هەر کەسێ زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی بەدەستێنە حکوومەت دروستەکە. جا ئەو وەختە خۆی دیاریەکە کە چێ شەریکەکە لە حکوومەت و لە کابینەکەیە. وەختێک شەراکەت بێتە پێشەوە و تەوافقی پشتی پەردە لە پشتەوە تەوافق بکران هێزەکانی تر پەرلەمان و هیچ جێگەیەکی هیچ جێگەیەکی پوچ و بێناوەڕۆکی هەیە. بۆیە لە مەشە هەر قسەیەکی پوچە تێنەگەیشتنە لە هەلومەرجی سیاسی. بۆیە جۆرێک لە پاڕانەوەیە قسەی مەسعود بەرزانی هیچ بنەمایەکی سیاسی نیە و بڕێک تێکەڵکردنی عشیرەتی و عشایریشە بە سیاست لەسەر قازانج و بەرژەوەندی دیاریکرا و دیاریەکرێت. ئەو وەختە سیاسەتی دەسەڵاتی ناوەڕاست و ئەحزابی میلیشیای شیع ئەو ئەوان ئەو کات وا بە قازانجیان بوو یەکێتی و پارتی لەو تەوازنەیە قبولیان کەن، ئێستا وا بە قازانجیانە بیانکەنە دەرەوەی قاهینەکە. ئەمریکاش لەگەڵ ئەوەیە کە عێراقێکی یەکگرتوو هەبێ، وڵاتانی دەوروبەری لەگەڵ ئەوان کە عێراقێکی مرکزێکی یەکگرتوو بەهێز هەبێ، تورکیاش لەگەڵ ئەوەیە کە دەسەڵات لە مرکز بەهێزتر بێ، یەک پارچەی خاکی عێراق وڵاتێکی بەهێز بێ لەگەڵ ئەوەیان. بۆیە دەبێ بە ناچار مل بن و بچن بۆ ئەو شوێنە و ئەو شتانی کە ئەوانەیە قبولیکەن.